دوو قەتعی ئاسنیان داناوە تێدا ئاگاداریشان لەسەر نووسیەوە و باسەوە کراوە کە هاوڵاتیان چی دیکە خۆڵ نەهێنە ئێرە لەبەروی ئەم حاویانە لێرە نامێنێ بەڵام دوای چەند کاتژمێرێک لە دانانی قەتعەکان خۆیان دزراون. ئەم خۆڵ و پیسیە ئەمە گەڕێکی ڕاپەڕینە، ئەمە لای شوقەکانی پاشاستیە لەگەڵ شوقەکانی میراستی. ئەمە تەبعاً ئەم خۆڵە شارەوانی ڕاپەڕین ئەلێرای ڕژێت وە شەوانیش گڕی تێبەرێنە ئاگری تێبەرن بۆی پسووتێت. اینجا ئەم هەوا پیسە ئەچێ بەسەر خەڵکی ئەم پرۆژانەیە، ئەچێ بەسەر خەڵک ئەو ماڵانەیە وە لە پشتی شێوە شوقەکانی میراستیە. ئەنی شەوان ئەم پیس و پۆخڵیە چێتە ناو قورجی ئەم خەڵکە نەکبەتەوە. دوای ئەوەی دوێنێ چەند هاوڵاتیەک ئاگاداریان کردینەوە کە لەسەر ڕێگای ڕاپەڕین گەڕەشی قولەرەیسی کە لێردا چۆڵەوانیەک هەیە چەند حاوێکی خۆڵی لێدانراوە کە خۆڵێکی زۆر کۆبووەتەوە بۆ چی ناخۆشی بە ناوچەکەدا بڵاو کردوێتەوە. ئێمە هاتیینە ئێرە بەیانی ئەمڕۆ بۆی کە بزانین ئەم خۆڵە زۆرە لێرە بۆ کۆبووەتەوە. بەڵام من کە هاتمە ئێرە ستافی و کۆمپانیایان بینی کە سەرقاڵی پاکردنەوەی ئەم ناوچەیان بەدەستە هاوکات ئەم حاوێنە بەتاڵ دەکەنەوە. مەسەڵەکە سەرپەرشتیاریشیان ناکرد ئەوە کۆمپانیاکە باسی لەوە کرد کە لە ڕۆژێکدا دوو جار ئەم چەند حاوەیە کە لەسەر ئەم ڕێگایە دانراوە ئەم ناشرینەشی هەیە لە ڕۆژێکدا دوو جار پاک دەکرێتەوە. بەڵام دوای دانانەوەی هەر حاوەیەک بە بەتاڵی دوای دووسێ کاتژمێر پڕ دەبێتەوە بۆ ئەوان لە ڕۆژێکە دوو جار ئەم حاویانە بەتاڵ دەکەنەوە. و باسی لەوە شوێت کە گلەیان لە هاوڵاتیان هەبوو لەو ڕۆوە کە حاویەکان بەتاڵە بەڵام هاوڵاتیەکە خۆڵەکە لە دەوروبەری حاوەکەدا دەنێت. ئەمە ئەرچی ئەوانی زیاتر قورس کردووە بۆیە داوا لە هاوڵاتیانیش دەکەن. هەندێک لە هاوڵاتیان کە ئەو خۆڵە لە چوادەوری حاوەکانیش فڕێدەدەن ئەرکەکەیان قورس نەکەن لەبەر ئەوەی کە ئەمە گرفتێکی زۆر بۆوان دروست دەکات کە بێ ڕۆژانە چەند جارێک ئەم حاویانە بەتاڵ بکرێتەوە کە ئەمەی کە هەیە کە دەکەوێتە سەر ڕێگای نێوان گەڕەشی ڕاپەڕین بۆ گەڕەشی قولەرەیسی نزیک سیتیەکانی ئەم ناوە کە چەند حاوەیەکە دیمەنیشی ناشرینی بەخشیوە بەم ناوچەیە هاوکات بۆنێکی ناخۆشیشی لەم ناوە بڵاو کردوێتەوە. دوای کە ئەو هاوڵاتیان ئێمە ئاگادار کردەوە باسییان لەوە کرد کە ئەمە بۆنێکی ناخۆشی لەم ناوە بڵاو کردوێتەوە. هاوکات دیمەنێکی ناشرینیشی بەم ناوە بەخشیوە و چەندین سەژی بێلانەش لێرە لە ناو ئەم خۆڵەدا کۆ دەبنەوە کەمە بەتاڵایی یەکە لێرە هەرچەنە کە لێسادا ئەو کۆمپانیایە کە ئەرشیان پاکردنەوەی ئەم ناوچەیە لە ڕۆژدا دوو جاردێنم حاوێنە بەتاڵ دەکەنەوە بەڵام دوای چەند کاتژمێرێک وەکو خۆی لێتەوە. سەرپەرشتیاری کۆمپانیا باسی لەوە شرد کاکسۆران کە لەم ناوەدا لە چەند ڕۆژی ڕابردوودا دوو قەتعی ئاسنیان داناوە تێدا ئاگاداریشان لەسەر نووسیەوە و باسەوە کراوە کە هاوڵاتیان چی دیکە خۆڵ نەهێنە ئێرە لەبەروی ئەم حاویانە لێرە نامێنێ بەڵام دوای چەند کاتژمێرێک لە دانانی قەتعەکان خۆیان دزراون لەلایەن چەند هاوڵاتیەکەوە بۆیە ئەوان دەیانەوێت لە دوای جەژنەوە ئەم حاویانە لێرە نەهێڵن و بۆی چی دیکە هاوڵاتیان خۆڵش لێرە دانانێ بەڵام ئەمان گرفتەکان ئەوەیە کە هاوڵاتیان بەخسەشیان ناکەن بۆیە ڕۆژانە دەبێت دوو جار ئەم حاویانە بەتاڵ بکرێتەوە. ئەمە دوای ئەوە دیە کە دوێنێ چەند هاوڵاتیەک پەیوەندیان پێوە کردین و ڤیدۆشیان بۆ ناردین کە خۆڵ و خاشەژی زۆر لەسەر ئەم ڕێگایە کۆبووەتەوە.